بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە گرنگی دەستوری مەدینە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ پاش ئەوەی موسڵمانان لە شاری مەککە 13 ساڵ بە هەموو مەرجەکانی ئیسلام ڕازی بوون بە ڕابەرایەتی و مامۆستایەتی خودی پەیامبەری ئیسلام ئیدی کاتی ئەوە هاتبوو لە دەوڵەتێکدا هەموو وزە و توانا و ڕەنجی خۆیان بەگەڕ بخەن و دەوڵەتێکی پڕلەداد و خۆشەویستی بنیاد بنێن دەوڵەتێک کە تێیدا مرۆڤ وەک مرۆڤ بتوانێت بژیت و هیچ کەسێ ستەمی لێ نەکە کۆمەڵگەیەک بنیاد بنێن جیا بێت لە هەموو کۆمەڵگە جاهیلیەکانی تر و مامۆستای ئەم کارەش خودی پەیامبەری ئیسلام بوو لەژێر تەوجیه و ئاراستەی خوای گەورەدا پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بە گەیشتنی بە شاری مەدینە کۆمەڵێک کاری سەرەکی کردە بناغە و ئەساسی دروستکردنی دەوڵەتەکەی یەکێک لەوانە نووسینەوە و ئامادەکردنی دەستورێکی پڕلەدادی خوایی بوو بۆ ئەو کۆمەڵگەیی کە گەیشتووە ناوی و ناونرابوو مەدینە بەبێ ئەوەی ستەم لە هیچ مرۆڤێ بکرێ بە جیاوازی ڕەنگ و ئاین و نەتەوە و زمانیانەوە پێغەمبەری خوددا بەدەر لە موسڵمانەکان ڕێکەوتنێک یا دەستورێکی 11 خاڵی لەگەڵ جوولەکەکانی مەدینەدا ئیمزا کرد کە بریتی بوون لە 3 دەستەی گەورە و بەڵام ئەم دەستورەش بەسەر هەموو چین و توێژەکانی تری ناموسڵمانانە جێبەجێ دەکرا بۆیە پێغەمبەری خوا هەمیشە بیری موسڵمانەکانی دەخستەوە بۆ پارێزگاریکردن و پاراستنی مەرج و بەندەکانی ئەم دەستورە لەگەڵ ناموسڵمانەکاندا و موسڵمانان لەلای خۆیانەوە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون پارێزگاری لە بەند و مەرجەکانی ناو ئەم دەستورە بکەن و پێشێلیان نەکەن گرنگی دەستور بۆ دەوڵەت چییە؟ گرنگی دەستوری مەدینە چییە؟ جیاوازی نێوان دەستوری مەدینە و دەستورەکانی ئەمڕۆ لە چیدایە؟ خاڵە هاوبەش و جیاوازەکانی دەستوری ئەمڕۆی مرۆڤایەتی و دەستوری ئەوسای مەدینە چییە؟ بۆچی پێغەمبەری خوددا خاڵ و مەرجەکانی جوولەکەشی لە نێو ڕێکەوتنەکەی خۆی لەگەڵ موسڵماناندا جێ نەکردەوە و بۆ ئەوەی پێویستی بە دوو دەستور یا دوو ڕێکەوتن نەبێ ڕۆڵی جوولەکە لە ئیدارەکردن و بەڕێوەبردنی مەدینەدا چی بوو و چ پلە و پایە و بڕیارێکیان بەدەستەوە بوو ئایا لە دەستوری مەدینەدا بوونی کەمینە و زۆرینە لەبەرچاو بوو ئازادی ڕادەربڕین تا چەندە لە دەستوری مەدینەدا جێگەی کرابوویەوە و ئازادی ڕادەربڕین بە مرۆڤەکان بەخشرا بوو بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر پاش ئەم ناوبڕا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز پارێزەر ساڵح سەعید تاوتوێی ئەم پرسیارانە دەکەین و هەوڵەدەم وەڵام بۆ ئێوەی بەڕێز وەرگرم بینەرانی بەڕێز دووبارە سڵاو بەڕێز پارێزەر ساڵح سەعید زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواست زۆر سپاس زۆر بەخێر بێ تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست گرنگی دەستوری مەدینەیە سەرەتا پێشەوەی داخل بەم باسە بین پێمان خۆشە بزانین دەستور چییە بەچی دەوترێ دەستور وە جۆر و شێوەکانی دەستور چین و چۆن لە یەکیان جیا بکەینەوە بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پێغەمبەری ئیسلام و یارانی شان کەوتوانی سڵاو و ڕەحمەتیش بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو موسڵمانان بەگشتی و هەموو بینەرانی خۆشەویست و ڕێزم بۆ جەنابیشتان زۆر سپاس بە ئەو دیدارەش دیارێک ئێمە باسی دەستور یا وەسیقەی مەدینە ئەکەین پێش هەموو شتێکە بێ باسی دەستور بکەین بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە بڕوین بۆ لای پێناسە یاساییەکانی دەستور کە سیغەیەکی یاسایی وەرگرتووە حتمما هەموو دەوڵەتێک ئەبێ قانونێکی ئەساسی خۆی هەبێت کاتێک کە دەوڵەتی دروست دەکرێت ئەم قانون ئەساسیە طبعاً زۆر جار دەوڵەتێک هەر لە سەرەتای دروست بوونیە یاخود بە چەند قۆناغێکە کە تێ ئەپەڕێ ئەگاتە قۆناغی ئەوەی کە ئیتر دەوڵەتێک پێک بهێنرێ ئەبێ شتێک هەبێت چوارچێوەیەک هەبێ بۆ سیاسات و بۆ دەسەڵاتەکانی ئەم دەوڵەتە کەواتە کاتێک کە دەوڵەتێک پێویستی بە قانونی ئەساسی هەیە بۆ ئەو دەوڵەتە
یاسا ناسان هاتوون پێناسی ئەمان کردو بەوە کە ئەمە پێوترێ دەستور کەواتە ئەگەر بڕۆین بۆ دەستور وەکو وشە کە لە عەربیە هاتووە و زۆر باسی لێوە کراوە زانایان باسیێواکەن کە ئەم وشە وشەیەکی عەربی نییە خۆی لە ئەسڵا وشەکە فارسیە لە ڕێی زمانی تورکیەوە هاتوۆتە ناو فەرهەنگی عەربیەوە کە مەبەستیش لەم وشەیە بریتیە لە تەسیس یا تەکوین یا نیظام دامەزراندن پێکهێنان یاخود سیستم کەواتە ئەمە بریتیە لە دانانی بەرنامەیەک دانانی چوارچێوەیەک بۆ ماف و ئازادیەکان دانانی چوارچێوەیەک بۆ دەسەڵاتەکان لێرەوە کە ئەڵین قانونی ئەساسی دەوڵەتە بۆیە زانان بە پێناسەیەک وتویانە مجموعة المبادئ الأساسية المنظمة لسلطات الدولة کەواتە بریتیە لە کۆمەڵێک ڕێسا و یاسا و بریتیە لە کۆمەڵێک مەبادی و بنەمای ئەساسی و بنچینەیی کە چی ڕێگەخات دەسەڵاتەکانی دەوڵەت ڕێگەخات لەوێ مافەکان دیاری ئەکا مافی حاکم دیاریەکە و مافی مەحکومیش دیاریەکە ینی ئەو خەڵکی کە ئەو حکوومەتە دەسەڵاتدارە بەسەریەوە مافی ئەوانە هەمووی دیاریەکە و هەروەها مافی دەسەڵاتدارانی دیاریەکە کە لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە گرتویانێت دەست مافەکانیان چییە؟ ئوستاز بە شێوەیەکی گشتی دەستور مرۆڤایەتی کەی ئاشنا بوو بە شتێک کە پێی ئەگوترێت دەستور یان دەستور لە کەیەوە داهات ئەتوانین دەستوری مەدینە بە یەکەم هەنگاوی مرۆڤەکان لە هێنانەکای دەستور بژمێرین؟ ئەگەر ئێمە لە وەکو سیاغە فەنی و هونەریە تازەکەی کە باسی لێوە بکەین بەڵێ ئەکرێ بڵێن دەستوری مەدینە یەکەم دەستوری نووسراوە لە مێژووی مرۆڤایەتیە بەڵام طبعاً دیارە دەستور بە جۆرەکانی تر هەبووە لەوە پێش مەسەن لە زەمەنی ئیغریقیەکانە یۆنانیەکانە هەبووە بەڵام ئەم دەستورە بەم شێوەیە کە ئێستا پێوترێ دەستور یا بنووسرێتەوە بەم شێوەیە نەبووە بەڕاستی کەواتە زانایان هاتوون کە باسی دەستوریان کردووە وتویانە یەکەم دەستوری نووسراو لە مێژووی مرۆڤایەتیە دەستوری مەدینە بە یەکەم دەستور دائەنرێت. ئوستاز ئەو مەرج و پێوەرانەی کە لە دەستورەکانی ئەمڕۆیە هەن وڵاتان دانیان پیاناوە ئایا هەر ئەم پێوەر و مەرجانە لە دەستورەکەی ئەو سای مەدینەی پێغەمبەری خۆیان ڕێبووەتەوە یان ئەتوانین ئەم مەرج و پێوەران بەسەر دەستوری مەدینەشدا بسەپێنین؟ ئەگەر ئێمە تێبینی بکەین لە کاتێکە کە باسی دەستور ئەەکەین و باسی پێناسەی دەستور ئەەکەین و ئێمە تەبەن دیارە کۆمەڵی دەستور یا دەستور ئەکرێ بە چەند بەشێکەوە بەڕاستی یا چەند جۆرێکەوە دەستور هەیە لە ڕووی نووسینەوە دەستور هەیە نووسراوە دەستور هەیە عرفیە نەنووسراوە ینی مدەون و غێر مدەونمان هەیە دەستور هەیە جامیدە دەستور هەیە مەرینە ینی ئەم دەستورانە کاتێک کە ئەمانە پێناسە بکەین یا بڵین ئەم جۆرە دەستورانە ئەنجا لێرەوە بێنەوە بۆ لای دەستوری مەدینە وەثیقەی مەدینە و کاتە بۆمان دەرەکەوێت کە دەستوری مەدینە یا وەثیقەی مەدینە هەڵگری کۆمەڵێک بنەمایە کە ئەتوانین بڵێن لە شکل و شێوەدا و لە ناوەڕۆکیشە زۆر لە پێشترە لەو دەستورانی کە ئێستا دائەنرێت بەتابەتی ئەگەر بەراوردێ بکەین لەو هەلوو مەرجەی کە دەستوری مەدینەی تیان نووسراوەتەوە لە کاتێکا کە ئێستا ئێمە تێبینی ئەەکەین دەستوری ئەمڕۆ کە دائەنرێت بە شێوەیەک لە شێوەکان تەنها وەکووتراوە حیبرون عەلە الوەرەقە ئەوەی کە کێشەی خەڵکی ئێستا نەبوونی دەستورەکە نییە دەستور هەیە شتی جوانیشی تایە بەڵام ئەو دەستورێک کە دانراوە پێشێ لەکرێت جێبەجێ ناکرێت کاری پێ ناکرێت بەڵام ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دەستورەکە دانرا هەموو ئەو بەندانەی لە دەستورەکە هاتبوون بە شێوەیەکی زۆر جوان کاری پێکراوە و ئەسڵەن مەدینە بۆتە ئەو دەوڵەتە ویفاقیەی کە بەڕاستی لەو سەردەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ڕئیسی ئەو دەوڵەتە بوو دروستی کردووە کەواتە ئەتوانین بڵین لە سیاغەی دەستورەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داڕشتەی داڕێژەری دەستورەکە بووە و بە جۆرێک لە حیوار و توێش لەگەڵ جوولەکەکانە ئەوەی کە هەیە ئەوەی کە پەیوەست بۆ بە مسلمانان لە نێوان خۆیانە وەکو ئەوس و خەزرەج وەکو مهاجرین و ئەنسار ئەمە لە نێوان مسلمانانە بە وتوێژ و ڕاوێژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سیاغەی بەندەکانی ئەو چەند بەندەی کردووە کە تایبەت بووە بە مسلمانان یانزە خاڵیشان تایبەتن بە جوولەکە ئەوەی کە پەیوەست بووە بە جوولەکەوە
وغیری جوولەکەش هەتا مشریکین و وەثەنیەکانیشی تیا بووە ئەوە لەگەڵ جوولەکەکانەوە لە ماڵی جوولەکەکان دانیشتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و توێژ و ڕاوێژی لەگەڵا کردوون و بۆچوونەکانی گۆڕیوەتەوە لەگەڵیانە ئەنجا سیاغی ئەم دەستوورەی کردووە کاتێک کە باسی دەستوور ئەکرێ دەستور کۆمەڵەشت لەخۆ ئەگرێ هەنێت یەکێک لەو شتانە باسی تهدید سەلاحیەتی دەسەڵات و ئەوەکە باسی حڕیاتی عام ئەکە ئازادی گشتیەکان ئەگەر ئێمە سەیری دەستوری ئەمڕۆ بکەین سەرەتا دیباجەی دەستور دانراوە دوای ئەوە ئەنجا چۆن بڵێ مەبحەسەکانی دەستورەکە دیاری کراوە هەر بەشێک هەر بابێک تایبەتە بە کۆمەڵێک مادەی یاسایی یا دەستوری کە لەوێدا ڕێژراوە لە هەمووی گرنگتر باسی ئازادیە گشتیەکانەکە لە دەستوری ئەمڕۆ باسی لێوە ئەکرێ گرنگی دەستور بۆ دەوڵەت چییە؟ دەوڵەتێ بەبێ دەستور چ دەوڵەتێکە و دەوڵەتێکە دەستوری هەبێت چییە؟ بەیان بڵێن گرنگی و بایەخی دەستور بۆ دەوڵەت چییە و دەستور چی بە دەوڵەت ئەبەخشێ؟ ئێمە ئەگەر لەسەر ئاسی تاکیش سیرکەین هەر کەسێک لە ژیانە پەیامدار نەبێت کاتێک کە هەنگاوانی نازانێت بۆ کوێ هەنگاوانێت کاتێک کە ئەیەوێت کارێک ئەنجام بدا نازانێت ئەم کاری بە ئاراستەکەی بەرەو کوێ ئەڕوات دەوڵەتیش کاتێک کە دەستوری نەبێ واتە چوارچێوەیەک نییە بۆ سەلاحیات و بۆ دەسەڵاتەکانی کە دەستورێک نەبێ ئەو کاتە دەسەڵاتداران بە ئارەزووی خۆیان و بەویستی خۆیان و بە حەزی خۆیان چیان بێ ئەوە ئەکەن لەبەرەوە کاتێک کە ئەڵین ئەگەر دەوڵەت دەستوری هەبوو واتە ئەم دەوڵەتە ئەکرێ هەر شتێک بڕیارێک دەرئەکە حکوومات کە ئەگۆڕێ چونکە دیارە دەوڵەت موسساتی خۆی هەیە بە گۆڕانی بۆ گۆڕانکاری لە حکووماتەکانە بنەماکانی دەوڵەت ناگۆڕێ وەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام کاتێک کە حکوومەتەکە ئەگۆڕێ ئیتر ئەم دەستورە تەحەکوم بەسەر هەموو حکووماتەکانە ئەکات بەسەر هەموو حکووماتەکانە ئەکات کەواتە دەستور دەسەڵاتەکان دیاری ئەکا ینی چوارچێوەیەک بۆ سەلاحیات و دەسەڵاتی حکوومەت دائنێت کە پێی ئەڵێ هەتا ئەوێ ئەوە مافی تۆیە ئەوەی تریان مافی هاوڵاتیە یا مافی خەڵکانی ترە لەبەرەوە کاتێک کە دەوڵەت دەستوری نەبوو ئەو کاتە دیکتاتۆریە دروست ئەبێت ینی ئێستا ئەمەگەر تێبینی بکەین لە شێوازی دەوڵەتەکانە کە ئەگەر پێناسەی دەوڵەت بکەیت دەوڵەتمان هەیە دەوڵەتی دیموکراتیە دەوڵەتمان هەیە دەوڵەتی دیکتاتۆریە دەوڵەتمان هەیە مەلەکیە هەیە جمهوریە ینی شێوازی دەوڵەتەکانی بڵێن شێوازی حکومڕانیەکە کە پیادەی ئەکەن لە وڵاتەکە ئوستاز ئەی گرنگی دەستوری مەدینە لەو ڕۆژە بۆ کۆمەڵگەیەکە لە کۆمەڵی ڕەنگی جیاواز پێک هاتووە چییە؟ دەستوری مەدینە کە پێغەمبەری خوا خۆی داڕێژەر و نووسەرەوەی بوو چی بە دەوڵەتەکە بەخشی و چ ڕێز و بەها و حرمەتێکی بەو کۆمەڵگەیە بەخشی؟ مەدینە پێش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مسلمانان هیجرەتی بۆ بکەن هەموو مسلمانان ئەوانەی کە ئەخوێنەوە و بیستویانە کۆمەڵگەی مەدینە ینی لە کۆمەڵێک پێکاتە بوو کاتێک کە مهاجرینیش ڕۆشتن پێکاتەکان زیاتری کرد بەڕاستی لە ناو مەدینەیە ئەوس و خەزرەج بوو کە چەندین ساڵ بوو بەڵکو دەیان ساڵ بوو خوێن لە نێوانیانە هەبوو دژایەتی یەکتریان ئەکرد یەکتریان ئەکوشت ینی جاری وا هەبووە لەسەر گوانی و شتێک 100 کەس کوژراوە پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مسلمانانە هیجرەت کا بۆوێ لە هەمان کاتە جوولەکەکان چەندین تایفە و چەندین قەبیلەی جوولەکە هەبوو لە مەدینەیە ئەمانش بە جۆرێک لە جۆرەکان هەم لە ناو خۆیانە ناکۆک بوون هەم بەرامبەر بە خەڵکی مەدینە لە ئەوس و لە خەزرەج ئەوانیش هەر زۆر جار هەڕەشیان لێکردن یان ئاژاوی گەورە ئەکەوتەوە نێوانیان گرنگی دەسووری مەدینە بۆ ناو مەدینە کۆمەڵێک شتی زۆر گەورەی هێنایە پێشەوە یەکێک لەو شتانە کە زۆر گرنگ بوو لە دانانی دەسووری مەدینە ئەوە بوو کە سەرەتای دانانی دەوڵەتێکی مەدەنی بوو یعنی هەر لە دەوڵەتێکی دینی دوو لە دەبڵێ هەر دانانی وەسیقەکە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی هەبوو خۆ ئەگەر ئێمە بڵین باشە دەستور پێویستەکە کە قورئان هەبێ خۆ پێغەمبەر خۆی خودی خۆی موجود بووە لەوێ وحی کەواتە بە نووسینەوەی ئەم دەستورە کە مافی هەموو چین و توێژ و کەمینەیتایە کەواتە پێغەمبەری خوا دەوڵەتەکەی لە دەوڵەتێکی
نادینی پاراستووە چونکە ئەو کاتەگە بڵین دەوڵەتێکی دینی بووە قورئان خۆی دەستورێکی ڕەوان و جوان بووە بۆ بەتاکید ینی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەستوری مەدەنیا ئەگەر ئێمە سەیریکەین هەتا جیۆر کە مستەشریقێکی ڕۆمانیە باسی دەستوری مەدینە ئەکا ئەڵێ دەستوری مەدینە لە 52 بەند پێکاتووە 25 بەندیان تایبەتە بە موسڵمانان 27 بەندیان تایبەتە بە جوولەکە و غێری جوولەکە چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێ ینی لە ناو وەسیقەکەیان تەنها هەر باسی جوولەکە نەهاتووە بەڵکو باسی وەتەنی و ئەوانەی ناو مەدینە هەر پێکهاتەیەکی تیا هەبوو بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە داڕشتنی ئەم دەستورەیە هێناوێتی هەموویانی کردوتە یەک پارچە یعنی چۆن بڵێ چۆن ئێستا مجتەمەعی کوردی هەر مسلمانی تیانە یان هەر کوردی تیانە کاتێک کە تۆ دەستورێک داڕێژی ئەبێ هەموو مافەکانی تیا دەستەبەر بکرێت لە دەستوری مەدینەیە گرنگەکەی لەوەیە بوو کە یەکەم وەکو وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاوێژ لەگەڵ مسلمانانیش و لەگەڵ غەیری مسلمانانە ئەساس و بنچینەی دەوڵەتێکی مەدەنی داڕشت کە دەستوری دانا چونکە وەکو وتمان هەر دەوڵەتێک پێویستی بە قانونێکی ئەساسی هەیە بۆ ئەم دەوڵەتە پێش یعنی یەکەم هەنگاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای دروستکردنی مزگەوت دانانی وەثیقە بوو دانانی دەستور بوو کە چوارچێوەی بۆ دەسەڵاتەکان دانا و لە هەمان کاتە چوارچێوەی بۆ تحرک و جموزوڵی مسلمانان دانا کە ئەو کاتە خۆیان دەسەڵاتدار بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ڕئیسی ئەو دەوڵەتە بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات یعنی ئوستاز جیاوازی دەستورەکانی ئەمڕۆ ئەو دەستورەی مەدینە چییە؟ با ئەتوانین بڵێن جاران پێغەمبەری خوا و مسلمانەکان وەکو دەسەڵاتدارێکی یان زۆرینەی ناو دەوڵەتەکە ئەمان زۆر بە خەمی ئەوە بوون کە دەستورەکە بپارێزن بەڵام کەمینەکان دواتر پێشێلیان کرد و لە چەند شوێنە هەوڵیاندا پێغەمبەری خوا شەهیدکەن یان ئافرەتی مسلمانیان جلوبەرگەکەیان لەبەرداکەن یان بۆ هاوپەیمانیان لەگەڵ دوژمنەکانی پێغەمبەری خوایەکە بەڵام لەم سەردەما هەستەکرێت دەسەڵاتدارەکان پێشێلی ئەەکەن و کەمینە ئەچەوسێنرێتەوە ئایا ئەمە جیاوازیەکی بنەڕەتیە لە نێوان دەستوری مەدینە و دەستوری ئەمڕۆی مرۆڤایەتیە؟ ئەگەر ئێمە بە دوای جیاوازیەکانە بگەڕێین جارێ هەر هەلومەرجی دانانی دەستورەکە و مۆرکردن و ئیمزاکردن و واژۆکردنی لە نێوان پێغەمبەر و صلی الله علیه وسلم هەروەها ئەهلی مەدینە بە هەموو پێکاتەکانیەوە ئەمە پێمان ئەڵێ کە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین دەستور بەم شێوەی ئێستا ئەگەر ئێمە تێبینی بکەین سیاغەی دەستور ئەمڕۆ لە پێکاتەی حیزبەکان بەڕاستی کۆ ئەبنەوە بۆ داڕشتنی دەستور و ئەم پێکاتەیە جاری وایە خەڵکی سربەخۆی تیانە تەنانەت ینی خەڵکی تری تیانە بەڵام ئەگەر ئێمە تێبینی بکەین لە مەدینە پێغەمبەر و مسلمانان دەسەڵاتدار بوون لە مەدینە بەڵام سەیرەکەی لە داڕشتنی دەستورەکەیە جوولەکەی تایە و وەثەنی و بتپەرستەکانیش تایە هاوبەشن لە داڕشتنی دەستورەکەیە ئەمە لەلایەکی ترەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستورەکەی داڕشتووەکو جۆر ئەڵێت 25 بەندی تایبەتە بە مسلمانان 27 بەندی تایبەتە بە غەیری مسلمانانەوە ینی کەواتە ڕێژەی لە 150 زیاتری بەندەکانی دەستورەکە تایبەتە بە غەیری مسلمانەوە بە غەیری دەسەڵاتدارانەوە ئەمە لەو لایەشەوە کە ئەوەی جەناب ئیشارەتی پێکرد لەو سەردەمەدا ئەوەی کە پێشێلی دەستوری کرد و پێشێلی ئەو میثاق و ئەو عەهد و پەیمانەی کرد کەمینەکان بوون یعنی بەڕاستی جگە لەوەی خاڵێکی تر کە هەیە لە وەسیقەکەیە کە هاتووە کە 52 بەندە لە هەندێک شوێنە ئاڵێن 48 بەندە هەندێک وا داڕشتیان کردوتەوە لە 44 بەندە بەڵێ ینی هاتووە سەیرەکەی لە دانانی و داڕشتەی دەستورەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستورەکەی داڕشتووە یەک تایفە نەبووە باسی لێوە نەکردبن یعنی جوولەکە قەبیلەی حتا قەبیلە هەبوو لەوانەیە 2 ماڵ بوو بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەستورەکە ناوی هێناون ئەمە ئەگەر تێبینی بکەین خۆ لەم وەسیقە و دەستورانی ئێستا کە هەیە زۆر کەمینێکی زۆر کەم لە دەستورە ناوی نایە بەڕاستی یعنی ئیلا عەدەدەکەی گەشت بێت حتا وەکو چۆن کاتێکە ینی پێشێلی یاسای هەڵبژاردنەکانیش تەنانەت کە ئەکرێت ئەگەر تێبینی بکەین ڕێژەکە وادانێن بۆ ئەوەی کەمینەکان
هەتا هەیە بە ڕێژەی بەدەستێنانی کورسیەکیش دەنگی هێناوە بەس لەبەرەوەی چوارچێوەیەکی تەسکدانراوە بۆ چوونە ناو پەرلەمان تەنان لەوێشە حەسریان کردووە تەنها بۆ کۆمەڵە خەڵکی. مامۆستا ساڵح ئێستا ئێمە گەشتنە ئەو بڕوایی کە دەوڵەتی مەدینە و دەوڵەتەکەی پێغەمبەری خوا دەوڵەتێکی مەدەنی نادینی بووە. دکتۆر یوسف قەرزاویش پایە و بنەماکانی دەوڵەتێکی مەدەنی لە 6 خاڵا کورت دەکاتەوە بۆ نمونە مرۆڤبوونی فەرمانڕەوا و پیرۆز نەبوونی گەل سەرچاوی دەسەڵاتەکانە ئازادی ڕادەربڕین جیاکردنەوە سەربەخۆی دەسەڵاتەکان نوێنەرایەتی هەڵبژێرا بۆ گەل مافیا وڵاتی بوون. ئەم 6 پێوەرە ئەم 6 بنەمایە لە دەستورەکەی مەدینە جێگەیان بووەتەوە و بە کردار ئەمانە سەلمێنراون جێبەجێ کراون ئەم 6 بڕیارە. بێگومان ئەوەی کە وەکووتمان ئێمە گەر تێبینی دەستورەکان بکەین چەند شتێک لە خۆ ئەگرێ یا لە سێ بەشی زۆر سەرەکی پێ گەورەترین بەشیان حڕیاتی عامە ئازادی گشتیەکانە باسی مافی هاوڵاتی بوون هەموو کەس ئازادی ئیعتیقاد ممارەسەکردنی شاعیرە دروشمە ئاینیەکان ئەمانە لە دەستوری مەدینەیە هەمویان دەستەبەر کرابوون تەنانەت یانی لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر هەنگاوێکی ئەنا بە مەسلحەت و بەرژەوەندی دانیشتوانی مەدینە لە داڕشتەی دەستورەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حسابی بۆ هەموو شتەکان کردبوو تەنانەت وەکو مەدینەی وەکو وتمان کردبووە یەک کوتلە یەک پارچە یەک بەش بۆ ئەوەی هەمووان پارێزگاری لەم بەشە بکەن پارێزگاری لەم دەوڵەتە بکەن لەم هەرێمە بکەن کە پێوتێ دەوڵەتی مەدینە یعنی هەموو ئەوەی کە دکتۆر یوسف القەرضاوی یادی بەخێر و خوا موفەقی بکە باسی لێوە کردووە هەموو ئەو بنەمایانە کە دەستەبەرکردنی مافی هاوڵاتی بوونە و ئازادی گشتیەکانە و هەروەها ئازادی بیرۆڕایە ئەمانە هەمووی دەستەبەر کراوە لە دەستوری کاتە بە شێوەیەکی گشتی لە دەستوری مەدینە مرۆڤ چەق و تەوەری دەستورەکە بووە. ئێمە ئەگەر یعنی نەک هەر لە دەستورەکە نەک هەر لەوەیە هەر لە قورئانی پیرۆزیشە مرۆڤ چەقی ئیهتیمامات و گرنگی پێدانە بەڕاستی یعنی هەموو شتەکان بۆ ئینسانە یعنی کاتێک کە خوای گەورە باسی تەسخیری ئەرز و ئاسمان و زەوی و هەموو بوونەوەرەکان ئەکا هەمووی باس لەوەیە کە ئەمە هەمووی لە خزمەتی ئینسانایە کەواتە هەر شتێک ینی حتا لە مەقاصدی شەریعەیە ئەگەر ئێمە تێبینی بکەین مەقاصدی شەریعە کە 5 مەقسەدمان هەیە لە شەریعەتی ئیسلامە یعنی هەر 5 مەقسەدەکە چەقی گرنگی پێدان و چەقی مەقسەد و مەبەستیایە تەنها ئینسانە ئیتر دوای ئینسان ئەبێ شتەکانی تر بە پلەی دووەم و سێهەم و ئەوانی تر بێت لەبەرەوە لە دەستوری مەدینە مرۆڤ بوون ئەسڵ بووە مرۆڤ بوون ئەسڵ بووە نە ئەوە ینی تۆ سیر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە جۆرێک مامەڵی کردووە کە هیچ کەسێک لی نەدرێ ئەمە ئەگەر تێبینی بکەین لە بە درێژایی مێژووی 1400 ساڵە کە تا ئێستا کەنیسەیەک ئەمە ئێستا باسی خەڵکانێک دروست ئەبن دژایەتی وەکۆڵێ ئەهلی ذمە و ئەواکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئەیفەرموو هەر کەسێک ئازاری ذمیەک باوە ئازاری منی داوە هەر کەسێک زیان بەوان بگەێنێ ئەوە زیانی بە من گەیاندووە کەواتە لە دەستوری مەدینەیە مرۆڤ بوون ئەسڵ بووە نەک موسڵمان بوون ئەسڵ بێت مرۆڤ بوون ئەسڵ بووە نەک موسڵمان بوون ئەسڵ بێت ینی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە داڕشتەی دەستورەکانی کردووە جگەرەوە کە تێبینی بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە کۆمەڵی خاڵی بۆ موسڵمانان داناوە بۆچی جای کردوێتەوە بۆچی ئەم جیاوازی دروست کردووە یا ئەم جیاکاری کردووە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند خاڵێک دانێ بۆ نێوان موسڵمانان لەبەرەوەی بەڕاستی ئەوەی پەیوەستە بە موسڵمانانەوە تایبەت بێ بە خۆیانەوە و ئیلزامی غەیری خۆیان نەکەن یعنی سنوورێکی بۆ موسڵمانان داناوە کە موسڵمانان نەیەن لێرە سنووری خۆیان بشکێنن بڕۆنن ناو سنووری ئازادی ئەهلی کتاب یان یەهود جوولەکە و غەیری جوولەکە کە لە مەدینەیە بوونیان هەبووە لەبەرەوە لە ڕاستیە مرۆڤایەتی یا مرۆڤ بوون ئینسانی بوون و مەدەنی بوونی دەوڵەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێش هەموو شتێکە بوو ڕۆڵی جوولەکە لە ئیدارەکردن و بەڕێوەبردنی مەدینەدا وەکو لایەنێکی کەمینە یام کەمینەیەکی ناو دەستور و دەوڵەتەکە چی بوو
ئایا ئەوان مافی ئەوەیان هەبوو لە بەڕێوەبردننی دەوڵەتە پرۆژەیان هەبێ قسەیان هەبێت و وەکوەڵێ پلە و پۆست و پایەکیان پێ بدرێ. ئێمە ئەگەر تێبینی بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەر شوێنێکە پێویست بە هەر کەسێک بوو بێت ئەگەر جوولەکەش بوو بێ کاری خۆی پێسپاردووە بەڕاستی چونکە ئێمە ئەگەر تێبینی بکەین لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێککە داڕشتەی دەسەڵاتەکان کراوە بەم شێوەیە نەبووە کە وەکو چۆن بڵێ ئێستا ئەمە وەزارەتی مالیە هەبێ و بەم شێوەی کە ئێستا ینی بەم پێکاتەیە ینی کاتێک ئێمە باسی دەوڵەتی مەدینەکەین پێکهاتەی دەوڵەتی مەدینە بەم شێوە تازەیەی کە دەوڵەتی لەسەر بینا کراوە وادانە ڕێژراوە بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە ئەوەی کە تەنها گرنگی هەبوو بۆ ئەوە بوو کە جوولەکە مافیان بدرێتێ و ممارەسەی شاعیرەکانی خۆیان بکەن لە بیرڕایانە ئازاد بن لە ممارەسەی تیجارەت و بازرگانی خۆیانە ئازاد بن لە هەر کارێکی کۆمەڵایەتی خۆیانە ئازاد بن تەنانەت هەتا خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی ئەوەی فەرموو کە فەلیەحکم ئەهل الئینجیل بما ئەنزل الله فیه یعنی کەواتە حتا ئێمە ئەگەر تێبینی بکەین لە قانونی ئەمڕۆیە قانونی ئەحوالی شخصی کە تایبەتە بە موسڵمانانەوە بەڵام قانونی تایبەت هەیە بۆ ئەهلی کتاب کە لە مەحاکمی هەرێمی کوردستانی و عێراقیشە تایبەتە بەوانەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە دەستەبەر کراوە بەڵام هەلو مەرجەکە پێم وایە هەلو مەرجەکەی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە تایبەتی ینی دەوڵەتی مەدینە 10 ساڵی خایەن بەڵام ئەم 10 ساڵە معلومە لای جەنابیش لای بینەرانی بەڕێزیشکە قەیران زۆرە هاتە پێشەوە جوولەکە مەشاکیلی زۆر دروست ئەکرد زۆر کاری چی بوو کە جوولەکە پاشگەز بوونەوە بەندەکانیان جێبەجێ نەکرد ئایا ئەمە ستەمیان لێ ئەکرا مافیان پێنە ئەدرایا خۆیان بە کەمینە ئەزانی هۆکاری چی بوو یا ئەمە هەر ئەو پەیمانشکێنی و شەڕانگێزی و نەبردنە سەری پەیمانە بوو کە خوای گەورە بە درێژای قورئان باسی خراپی و بەدڕەوشتی جوولەکەمان بۆ ئەکا ئایا گەر ئەمە بەم شێوەیە بۆچی پێغەمبەری خوا کە ئیزانی خوای گەورە ئەو هەموو خراپە و شەڕانگێزی جوولەکەی لە قورئان باس کردووە بۆچی پەیمانی لەگەڵا بەستن ئێمە ئەگەر پێناسەی جوولەکە هەر بۆ ئەمڕۆژ بکەین ئەو کتێبانەی کە باسی دەوری جوولەکە ئەکا لە ئەمڕۆی سەرزەوی و ژیانی مرۆڤایەتیە لە هەر شوێنێک کێشە و گرفتێکەیە بەڕاستی زۆرێک لە نووسەرانی ئەمریکی و ئەوروپی ئاماژە بەواکەن کە ئەگەر بەردێک فڕێ بدرێ ئیلا دەستی جوولەکەیەکی تیا هەیە لەبەرەوە لە ڕاستیە ئەو پێناسەی کە قورئان پێناسەی جوولەکەی کردووە کە عهد ئەشکێنن پەیمان ئەشکێنن لە هەمان کاتا غەدرەکەن خیانەت ئەکەن ئەمانیان کرد لە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کردیان باسەکە لەوە نەبوو کە ئەوان کەمینەن و مافیان نادرێتێ وەکو باسمان کرد ئێمە هەر لە دەستورەکە 27 خاڵ تایبەتە بەند تایبەتە بەوانەوە بەوان و بەغەیری ئەوانەوە عەجەبەن ئەوان هاتون خۆیان دەستورەکە ئەشکێنن لەبەرەوە لە ڕاستیە ئەوان دەستیان لەگەڵ دوژمنانی ئەهلی مەدینە دروست کردبوو چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو ئێوە ئەبێ تابعی ئێمە بن فەرمووی ئێمە لە مەدینەیە دانیشتوین پارێزگاری لە ناو مەدینە ئەکەین و پێکاتەکانی مەدینە هەر کەسێک دژایەتی هەر پێکاتەیەک لە پێکاتەکانی مەدینە بکە ئەوە دژایەتی هەمومانی کردووە هەر کەسێک مساڵحە لەگەڵ هەر لایەک لە لایەکانی ئێمە بکە مساڵحەی لەگەڵ هەمومان کردووە یعنی بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیاکاری نەکرد لە نێوان لە مامەڵەکردنا لەگەڵ پێغەمبەری خوا وەکو نێردراوێکی خوای گەورە شارەزا بە وەحی و بە سروشتی هەموو پێغەمبەرانی بەر لە خۆی ئەیزانی ئەمە سروشتی بۆ نمونە جوولەکەکانەوە هەمیشە پەیمانشکێن و شەڕانگێز و بەدڕەفتارن قسەی خراپەکەن تانە و تەشەر لە هەموو کەزەدەن پێغەمبەرانە کوشن بۆچی ئەم دەستورەی لەگەڵ ئەوانە مۆر کرد بۆچی ئەم دەستورەی نووسی ئایا دەیویست بناغەکانی دەوڵەتی خۆی جێگیر بکە یام هەر ئەیویست نمونەیەکی جوان بە خەڵکی نیشان بدا بڵێ موسڵمانەکان ئامادەن ئاشتی لەگەڵ هەموو بچین و توێژەکانە بکەن بەڵام ئەوە ناموسڵمانەکانن پێشێلیەکەن هۆکار چی بوو؟ هەر داڕشتنی دەستورەکە یەکەم جارێک و سەرتا باسمان کرد بۆ ئەوە بوو کە دەوڵەتێکی وفاقی هاوبەش لە نێوان پێکاتەکانی
ناو مدینە دروست بکات کەواتە کاتێک کە ئەم دەستورە دائانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی هەر بۆ ئەوە نییە کە دروشم بێت و لە ناو خەڵکا بڵێن پێغەمبەر محەممەد و یارەکانی صلی الله عليه وسلم هاتوون لەگەڵ غەیری خۆشیان ڕێەکەون نە هەر ئەسڵی کاری ئیسلام ئەسڵی حکمی ئیسلام شوورەویە بەڕاستی شوراییە شوراکردن و ڕاوێژکردنە لە هەمان کاتە و ئەبێ کۆمەڵێک مەبادی و بنەمادا بنرێت بۆ مامەڵە پێکردنی لە ناو خۆیانە و لە دەروەوەی خۆشیانە لەبەرەوە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەزانێ جوولەکە کە غەدر ئەکەن لە ئەهد و پەیمانەکانیان خیانەت ئەکەن لە مصاحبە و هاوکاریکردن و چوونە ناو سنووری دەوڵەتێکە و مامەڵەکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیزانی کە ئەوان دەست لەگەڵ دوژمنانە تێکەڵەکەن بەڵام ئەم هەنگاوانەی بۆیە ئەناوە بۆیە دەستورەکەی دانا لە نێوان خۆی و ئەوانە لەبەر ئەو بەڕاستی پێیان بڵێ با ئێمە هەمومان بە ئاشتی بژین بەیەکەوە با هەمومان برابین لە ناویەکە یعنی ئەوە تا قورئان هەر سیاغی قورئان یا بڵێن ئاەتی قورئانی کە فەرمی قل یا ئەهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله يعني سيركي هەر بانگەوازە قورئانیەکە کاتێ بانگ لە ئەهلی کتابەکە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگیان بکە بۆ یەکسانی بۆ دادگەری دادپەروەری ئەمە ینی دانانی دەستورەکە بۆ ئەوە بوو بەڕاستی عەدالەتی ئیجتیماعی بەرقەرار ببێ دادگەری کۆمەڵایەتی فەراهەم بهێنرێ بۆ کۆمەڵگەی مەدینە ئیتر لەوێ کە چوارچێوە دیاری کرا ئەو کاتە وەکو لە قانونە هاتووە ئەڵێ لا جەریمەتە ولا عقوبەتە إلا بنص کەواتە کە تۆ سیاغەیەکی قانونی دانا و دەستورێکت دانا ئەم دەستورە دیاری ئەکا چێ جەریمەی کردووە چێ تاوانی کردووە لە کاتێکا کە دەستورەکە دانراوە ئەگەر موسڵمانێکیش تاوانی بکردایە حکم ئەدرا بەسەریا ئەگەر جوولەکەیەک و موسڵمانێک بڕۆشتایەتە بەردەمی دادوەر هەردووکیان یەکسان بوو لە بەردەمی نمونەی ئیمامی عەلی و جوولەکەکە بەڵێ یعنی تەنانەت حەسەنی کوڕی ئیمامی عەلی کە خوا لێیان ڕازی بێت لە کاتێکا کە ئەو شایدی باوکی بووە ئەڵێ من ئاگام لێ بووە کە داویەتی بە باوکم بەس ئاگام لێ نەبوو بۆی گێڕاوەتەوە یعنی بزانە چەنە ڕازگۆ بوون لە مامەڵەکردنیانە لەگەڵ دەسوورەکە و مامەڵەکردنیان لەگەڵ ئەو ئەرکە ئاینەی کە خوای گەورە واجبی کردووە لەسەر موسڵمان یعنی کە شایدی درۆ دروست نییە و شەهادەی زور خراپە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر تەحذیر و حەذەری داوە یا بڵین ئاگاداری موسڵمانانی کردووە کە خۆتانی لێ بپارێزن لەبەرەوە بەڕاستی دانانی دەستورەکە بۆ ئەوە بوو کە سیاغەیەک بکرێ و چوارچێوەیەکدا بندێ هەر کەس بە ئارزوی خۆی بڕیار نەدا چێ مجریمە و چێ مجریم نییە بەڵکو بە پێی یاسا و پێی قانوندا بندێ دەستورەکە ئەو یا بڵێ ئەو چوارچێوە دیاری کرد کە ئەو کاتە ئەگەر جوولەکە خیانەتی کرد بە پێی ئەو دەستورەی کە خۆیان ئیمزان کردووە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم عقوبە ئەدرێن هەروەکو ئەوەی کە ڕووی داوە لە بەنی نەضیر و لە بەنی قورەیظە ئەمانە هەمویان بەڕاستی ئەگەر ئێمە پێناسی ئەوە لەگەڵ پێناسەی دەستوری ئەم ڕۆیا بکەین و لە هەمان کاتە بەراورد بکەین لە مامەڵەکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکەکانە و لەگەڵ ئەمانەی ئەمڕۆ ئێستا دەسەڵاتداران کە زۆر بەداخەوە بە ناشایستەیی باسی تاریخ و مێژووی ئیسلام ئەکرێ ئەگەر تێبینی بکەین ئەمانەی ئێستا هەموو یاساکانیش پێشێلەکەن هەموو مافەکان پێشێلەکەن هەر لەبەر ئەوەی کە کەمینەیەک کە دەسەڵاتدارە لە شوێنەکانە خۆیان بمێنەوە ئەوانی تریش ئوستاز پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ مەچۆرە شارێکەوە یا ئاواییەکەوە کە یاسای تیان نەبێ ینی شەوی تیا مەکەرەوە ئەگەر شەویش بوو مەیخەرە ڕۆژ و بەجێی بێڵە ئایا ئەمە هەر مەبەست ینی ئاوای وڵاتێک بەبێت دەستور ناکرێ مەبەستی ئەو یاسایی کە پێغەمبەری خوا باسی کە مەبەستی دەستورە گرنگی دەستورە ئەمە مەبەستی ئێمە کاتێک کە خوای گەورە پێغەمبەرانی نردووە سەلامی خوایان لەسەر بێ هەموو نردنی هەموو پێغەمبەران بۆ دانانی چوارچێوەیەکی قانونی بووە بۆ هەموو مرۆڤایەتی ئەگەر ئێمە سەیری قانون بکەین و سەیری سیاغی قانونی بکەین یعنی هەر ئەو حرام و حەڵاڵەیە کە پێغەمبەرانی ناویانە سەلامی خوایان لەسەر بێ
و ئەوەش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێ کردووە کە فڵان شت مەکەن ئەوە بکەن ئەوە مەڕۆن ئاوا بڕۆن ئەمە حرامە ئەمە حەڵاڵە ئەمە نادروستە ئەمە دروستە ئەمە هەموو ئەم شتانی کە پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرموویەتی بۆ ئەوە بە کەچوارچێوەیەکی یاسایی بۆ مامەڵە و جموجوڵەکانی ئینساندا بنرێت بەڕاستی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی بێسەروبەری و باسی شپرزەی ئەکا لە شوێنێکە ئەگەر بوو تۆ شەوی تیا ڕۆژ مەکەرەوە ڕۆژی تیا شەو مەکەرەوە بۆ ئەوەیە بەڕاستی کە لە لای موسڵمان و لای شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاسایی بوون و پابەند بوون بە یاساوە پابەند بوون بە ڕێنماییەکانەوە بەڕاستی یعنی مەرجی موسڵمانێتیە و مەرجی شایەتمانەکەیە کە ئێمە تێبینی بکەین کاتێککە کەسێک شایەتمانێنێ کۆمەڵەشت لەسەری واجبە بێت ئەومان پێ بەڵێ ئوستاز بە پێشێلکردنی ئەم دەستورە لەلایەن جوولەکەوە بۆ نمونە لە بەنی قوڕەیزە ئافرەتێچێتە مەیدانی مازفرۆشەکان مازەفرۆشەیەکێ لە جوولەکان کراسەکەی بە دڕکێک بەسەریەوە ئەبەستێ دوایی کە ئەم ئافرەتە موسڵمان هەڵەسێتەوە عورەتی دەرەکەی پێغەمبەری خوا ئەمانە شار بە دەرەکە دوایی ئەچێ بۆ ڕێکەوتن لەسەر خوێنی کەسێکی تر ئەیانەوێ بەردێ بەسەر پێغەمبەری خوا ئەمان لە بەنی نەزیرە یا بۆ من ئەوانەی کە لە جەنگی ئەحزابە چوونە دژی سەنگەری پێغەمبەری خوا و دژی پێغەمبەری خوا جەنگان پێغەمبەری خوا ئەمانەشی وەکوڵێت دەربەدەر کرد و لە قەڵای خەیبەر دەری کرد و ئەم شتانە مەبەستم ئەوەیە من بپرسم بە نەمانی جوولەکە وەکو زۆرینەیەک لە دوای موسڵمانان لە مەدینە ئایا ئەم دەستورە هەرما کاری پێ ئەکرا و چۆن کێس شوێنی جوولەکەی گرتەوە بۆ ئەوەی ببێتە کۆڵەکەی ڕاگررتنی ئەم دەستورە ئێمە ئەگەر تبینی بکەین کێ ئەهد و پەیمانیشکان ئەوە مامەڵی لەگەڵا کرا و هەموو تیرەکانی جوولەکەش بە یەکسانی وەکوێک مامەڵیان لەگەڵا نەکراوە ینی بۆمانێت کەڵێم بە یەکسانی ینی هاوشان کەسێک مجریم بۆ و کەسێک جەریمەی نەکردووە کەسێک خیانەتی کردووە ئەوی تر نەیکردووە ئەوەی کە پاڵپشتی خیانەتەکە نەبوو بێت ئەوەی کە پاڵپشتی کارە خراپەکان نەبوو بێ باجوولەکەش بوو بێت لە مەدینە ینی مامەڵی ناتەندروستی لەگەڵا نەکراوە لەبەرەوە بەڕاستی دەستورەکە کاتێک کە دانراوە بۆ کاتێکی دیاریکراو دانراوە هەر کاتێک جوولەکەکان پابەندبوونی خۆیان بسەلمانایە بە دەستورەکە هەر جاری بوو بەڵام ئەوە بوو جوولەکە خیانەتی بەرامبەر بەوە کردووە بە چۆنەڵێ هەتا ئاخر دڵۆپی خوێنیان خۆیان وا مامەڵیان کرد کە خیانەت بکەن بەرەوە مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوانە ینی وەکوڵێ عقوبە لە جنسی فعلەکە بوو هەروەکو چۆن لە قانونە عقوبە کاتێک کە دانرێ بۆ جەریمەیەک لە جنسی جەریمەکە عقوبەکە دانرێت لەو چ جەریمەیەک بێ بەقەدەر ڕادەی جەریمەکە کاتێککە یەکێک مخالەفەکە یعنی ئێمە وەکوڵێت تەوقیفمان هەیە حەبسمان هەیە ینی کە ئەچێتە ئەبێ بە جونح دوایی کە ئەبێتە جینایات ئەبێتە سجن و سجنی مؤبەد و بەرەو لە هەندێ دەستور و لە هەندێک قانونی هەندێک وڵاتانە ئەچێتە حکمی ئەعدامیش بەڕاستی ئەبەرەوە کاتێک کە ئەمانە خیانی عوزمایان کردووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستورەکە هەڵ نەوەشاوەتەوە بەڵام ئەوان بەندەکانی دەستورەکەیان پێشێل کردووە لەبەر ئەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵی لەگەڵا کردووە دەستوری مەدینە چۆن لە ئەدیان و کەمینە زۆر کەمەکانی ناو مەدینەی ڕوانی و چۆن مامەڵەی لەگەڵ خەڵکی دەوروبەری مەدینا کردووە بۆ نمونە ئێستا لە سیستەمی دەوڵەتی ئەمڕۆیە ئەڵێ وەزارەتی دەرەوە بۆ کاروباری دەرەوە ئەو شتان ئەوانەی کە لە دەرەوەی مەدینە بوون بەڵام نزیک بوون لە مەدینەوە ئایا ئەمانە دەستورەکە بەسریانە جێبەجێ ئەکرا یان تێڕوانینی دەستورەکە بۆ ئەمانە و ئەدیانە زۆر کەمەکانی ناو مەدینە چی بوو ئەوەی کە دەستورەکە باسی ئەکا هەموو ئەوانەی کە لە چوارچێوەی مەدینەیان ئەو دەستورە ئەیان گرێتەوە و هەر کەسێک هاوشێوەی ئەوان مامەڵە بکە هەروەکو چۆن لە باسی مسلمانانە ئەوەی لە ڕەبعی ئەوان بێ لە دەستورەکە لە سیاغەی دەستورەکە کە هاتووە هەر کەسێک لە ڕیزی مسلمانانە بێ ئەم بەندانە ئەیگرێتەوە و هەر کەسێکیش بنمونە مەسەن کاتێ باسێ بەنی عەوفەکە هەڵێ ئینە یەهودە بەنی عەوف ئومەة مع المؤمنین جوولەکانی خۆیان بۆ ینی هەر بەڵێ ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە ئێمە بەڕاستی شارەتی پێ بدەین یعنی ڕزگارکردنی خەڵک بۆ لە قەبەلیەتەوە
بۆ ئومەمیەت بۆ ئومەت بوون حتا یعنی جوولەکەکان پارچە پارچە بوون هەمویان کە سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئومەتێک لەگەڵ ئومەتی موسڵمانان زۆر ئێمە بەڕاستی لەبەرەوە ینی کەواتە ئەم دەستەواژەیە کە پێغەمبەری خوا کە سیرە نووسانەوانی سیرەی پێغەمبەری خوا نووسیوە کردویان تا یەکەم خاڵی دەستورەکەی پێغەمبەر لەگەڵ جوولەکە بەدەر لەوەی موسڵمانان کەواتە بەمە پێغەمبەری خوا ویستوێتی کەمینە و زۆرینە کە لەوە چێ لەسەر دڵی کەمینە کە بە کەمینە ئەژمارێت قورس بێ بەمە پێغەمبەری خوا ئەو کەمینە زۆرینەی نێشتووە کەوتوێتی جوولەکانی بەنی ئەو لەگەڵ موسڵمانانە یەک ئومەتن پێکەوە ئەگەر ئێمە تێبینی بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا لە باسی جوولەکەکانی تریشا ئەفەرمێ وئین اليهود بني نجار ما ليهود بني عوف يعني لە یەکێک لە بەندەکانە ئەوەی بۆ بەنی عوف هەیە بۆ بەنی نەجاریش هەیە یعنی هەموو تیرەکانی هاتووە باس کردووە تەنانەت بۆ ئەوەی کە مەجالی نەمێنێتەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی بەنی عوف ئەکا هاتووە باسی ئەوانی تریشی کردووە یعنی تێبینی بکە باسی هەمویانی کردووە سیرکە لێرە حتا هەموو بەیەکەوە حتا لە باسی ئینفاق و بەخشین و باسی ئوموری ئیداری و دارایی مەدینەشە لە یەکێک لە بەندەکانە ئەڵێ وئین اليهود ينفقون مع المؤمنين ما داموا محاربين هەردووکیان بەیەکەوە یعنی حتا لە حربیشە بەرامبەر بە دوژمنەکانیشان بەیەکەوە بەبێ جیاوازی مامەڵەیان لەگەڵا کراوە وئین اليهود بني الحارث ما اليهود بني عوف بني حارث بني نجار يعني هەموو تیرەکان هەموو تیرە یەهودیەکان کە لە مەدینەیە بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوی یەک بەیەکیانی هێناوە ناوی هەمویانی هێناوە کە ئەمە ئەهەمیەتی ئەوەمان پێ ئەڵێ کە هەموو کەسێک لە دەستورەکە باسی لێوە کراوە فرامۆژ نەکراوە و هەتا ئەوانش کە لەوێشان ناویان نەهات پێ مادام بچنە ڕیزی ئەوانەوە هەر هەمان مامەڵەیان لەگەڵا کرێ هەمان مامەڵە لەگەڵ ئەوانی شاکرێت لە خاڵێکی دەستورەکە هاتووە هەرچیەک لە نێوان مۆرکەرانی ئەم ڕێکەوتنا ڕوو بدا لە شەڕ و دەمەقاڵێ و ئەم شتانە دەبێ ئەگە ترسی لێکەوتنەوەی خراپی لێ بکرێت بۆ چارەسەر ڕوبەڕووی پەیامی خوای گەورە و پێغەمبەرەکە یەکرێتەوە ئەم خاڵە پێمان ناڵێ ئەم دەستورە زیاتر دەستورێکی دینی بۆ و ویستوێتی دەوڵەتێکی دینی بێنێتە کایەوە یان با بڵێن جیاوازی دەستوری دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی دینی چییە؟ نەخۆت ئێمە ئەگەر تێبینی بکەین لە دەستورەکە مەرجعیەتی سەرەکی بۆ شریعەتی ئیسلامە ئەمە واقعە لە هەر وڵاتێکیش تێبینی بکەیت چێ زۆری نەبێ مەرجعەتی ئەساسی بۆ ئەوەیە ئێمە لە داڕشتنی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانەکە بەداخەوە هەر وەکوڵێ تا ئێستا سەر لە نێو دێڕەکانە ئەناڵێنێ یعنی لەوێ باسیەوە کراوە کە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی ئەبێ شریعەتی ئیسلام بێ لە کاتێکە ئەگەر بنمونێسان کێشەیەک لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان دەوڵەتی اتحادیە هەبێت ئەبێ بگەڕێنەوە بۆ محکەمەی اتحادی ڕاستە وانیا لێرەیە لە دەستورەکە بێگومان زۆر جار دەوانێت محکەمەی اتحادی بێلایەن نەبێت دەوانێت تەرجیلی تایفێک لە تایفەکان بکە بەڕاستی ینی مواقعە بەڵام خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم تەربگیری ناکەن ستەم لە کەس ناکەن لەبەرەوە کاتێک ئەفەرمێ ئەگەر کێشەیەک لە نێوان پێکهاتەکانی ئەم دەستورە دروست بوو ئەوە ئەبێ بیگەڕێنەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا ماسا جوولەکەش خۆیان زانیویانە کە ئەم پێغەمبەرە و خودای گەورە ستەم لە مرۆڤ ناکەن بۆیە ڕازی بوون بێگومان ئەوان هەستیان بەوە کردووە کە نەکەر هەستیان یەقینیان هەبووە کە زوڵم لە محەممەدەوە صلی الله علیه وسلم جاری نابێ بەرامبەر بە هیچ کەسێک بەرامبەر بە هیچ زیندەوەرێک نەکرد بەرامبەر بە مرۆڤەکان بەرامبەر بە هیچ کەسێک جگەر لە ئەوان کە خۆیان پێکاتەیەک بوون لە ناو مەدینەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی چۆن لەگەڵ موسڵمانانە کردووە باشتریش مامەڵی لەگەڵ ئەوانە کردووە بەڵکو بە ئەهلی خۆی و بە ئازاری ئەوان بە ئازاری خۆی داناوە و چاکەکردن لەگەڵ ئەوان بە چاکردنی لەگەڵ خۆی داناوە بەڕاستی
ئوستاز ئەتوانین بڵین مەدینە بەگەشتنی پێغەمبەری خوا و نووسینی ئەم دەستورە نورێکی تێکەوت چرایەکی گەشی تیاڵکرایی تر هەموو کەس لەژێر ڕۆشنایی ئەم چرایە خۆی ئەبینیە و ستەمی لێ ناکرا. ئەتوانین بڵین ئەم دەستورە نورێکی جوان و درەوشاوە بوو بۆ مەدینە لەو سەردەما. بێگومان دانانی دەستورەکە وەکو سەرەتاش وتمان ینی هەموو چوارچێوەی بوو هەمووان دیاری کرد ڕێگەی لەستەم کرد و دەواازەی و ئافاقی دەواازەی کردەوە بۆ ئافاقی زۆر ڕۆشن بۆ گەشتبینی بۆ هاوکاری بۆ تەبایی بۆ برایەتی بۆ پێکەوە ژیان یعنی بەڕاستی بۆ تەعایش لەگەڵ یەکە ئەگەر تێبینی بکەین پێکاتەکانی مەدینە ئەگەر جوولەکەوان نەکردووە هەر بە تەعایش و ینی مەبدەئی مساوات و پێکەوە ژیان و یەکسانی و دادگەری مامەڵیان لەگەڵ کردووە. مامۆستا ساڵە ئێستا ئەوانەی کە دژی مێژووی ئیسلام ئەنووسن یان ئەوانەی کە چاویان بە سەروەریەکانی ئیسلام هەڵنایە حتا زۆرێک لە مسلمانان خۆشیان ئەمان وەکو شانازی و دژەکانمان وەکو تانە لێدانێک ئەڵێن دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی ئاینی بووە. هەم ئەمانەیانەوێ بڵێن کەوا ستەم و نادادپەروەری ئەم شتان لەژێر پەردە و شمشێری ئایناکراوە. بەرامبەرەکانشی کە خودی مسلمانەکان هەندێکیان شانازیەکەن کە دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی ئاینی بووە. ئێمە چۆن بتوانین دەوڵەتی مەدینە ئەوە پێشتر جەنابتان فەرمووتان کە دەوڵەتێکی مەدەنی بووە بەڵام جیاوازی دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی ئاینی چێ بۆیە ئێمە لە ئەنجامی ئەم جیاوازیانەوە بیسەلمێنین کە دەوڵەتی مەدینەی پێغەمبەری خوا دەوڵەتێکی فرەڕەنگ و فرەڕەهەند و فرەدەنگیش بوو بووەتە دەوڵەتێکی مەدەنی و کەستەمی لێ نەکراوە یاسای خوش پێشێل نەکراوە. بەڵێ ئەوانەی کە باسی دەوڵەتی دینی ئەکەن زیاتر ئەوە ئەرستۆقراتەکان بوون کە وەختی خۆی بە ناوی خواوە قسەیان کردووە. بەڵێ یعنی زوڵم و ستەم و هەرچیکیان کردبێ و تویانە ئەمە ئیخوایە ئێمە سێبەری خوین لەسەر زەویە بەو ناوە مامەڵیان کردووە. ئەگەر ئێمە ئەم پێناسەیە بێنین بۆ دەوڵەتی مەدینە بە هیچ شێوەیەک دەوڵەتی مەدینە ئەو پێناسەیە نایگرێتەوە. بەڵکو وەکو وتمان ئەگەر جارێ پێش هەموو شتێک ئەمادام پێغەمبەر قورئانی هەبوو وەحی هەبوو وەڕاستە و خۆ وەحی لای خواوە بۆ هات پێویستی دانانی ئەم دەستورە نەبوو کەواتە هەر دانانی دەستورەکە و نووسینەوەی دەستورەکە کە بە یەکەم دەستوری نووسراوە دانێت لە مێژوو مرۆڤایەتیە ئەمە پێمان ئەڵێ بەڕاستی کە دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی مەدەنی بوو نەک دەوڵەتێکی ئاینی. ئەنجا ئەگەر دەوڵەتی ئاینی بەو مەفهومە بێ کە حکمی خوا ئین الحکم إلا لله بێ وەڵاهی ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین کە دەوڵەتێک ئاینی بێت. ئەگەر ئاین تەنها ئەوە بێ کە فەرمانەکانی خوا بەجێبهێنرێ و ئەو عەدالەتی خوا داوای کردووە وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل کە هەموو بنەماکانی مافی هاوڵاتی بوون لە قورئانی پیرۆزە و لە فەرمودەشیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرجەستە بووە دەستەبەر کراوە. ئەگەر دەوڵەتی ئاینی بریتی بێلەوە ئەبێ ئێمە شانازی بکەین بە بوونی دەوڵەتێکی ئاینیەوە. بەڵام ئەگەر دەوڵەتی ئاینی بەو مانایە بێ کە کابرا هەستێ بڵێ تلك عباءة ألبسني الله فلن ينتزعها مني أحد ئەمە عەبایەکە خوا بەسەر شانی منیاداوە هیچ کەسێک ناتوانێت ئەم عەبایم لێ بکاتەوە بێگومان ئێمە ئەو دەوڵەتە ئاینی ڕەت ئەکەینەوە. بەڕاستی ئێمە لە دەوڵەتی ئیسلامیە پیرۆزی بۆ هیچ کەسێک نییە. کاتێک کە ئەبوبەکری سدیق ئەبێتە خەلیفە بە خەڵکەکە فەرمێ من لەست بخیاریکم من لە ئێوە باشتر نیم. یعنی بەڕاستی ئەگەر باش بووم ئەگەر ڕاست بووم لەگەڵ مابن و یارمەتیم بن ئەگەر خراپ بووم ڕاستم ڕاستم کەنەوە. ینی لە میانەی دەستوری مەدینە و مامەڵەی چوار خەلیفەکە پێمان ئەڵێ کە دەستورەکە و دەوڵەتەکە دەوڵەتێکی مەدەنی بووە و عومەری کوڕی خەتاب لە کاتێکا کە عەدالەتی ئەو گەیشت بووە ئەنی ناوبانگی گەشتووە ناو ڕۆم و فارسەکان کە کابرای ڕۆمی هات بۆ لای کە بینی عومەر ڕاکشاوە سنگی کردوتەوە و شمشێرەکەشی هەڵواسیوە ئەویش یعنی وتی بەڕاستی تو عەدالەتت کردو. ئستازیان کاتی بەرنامەکەمان تەواو بووە زۆر خۆشحاڵ بووین هەرچەندە پرسیاری تریشمان مابوو کە بیکەین لەبارەی گرنگی دەستوری مەدینەوە. زۆر سپاسی بە ڕێستانەکەین کە ئامادە بوون لە بەرنامەی باس و خواست. دەستان خۆش بێەوە منی سپاس جەنابتان.
بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.